دڵم بۆ زولف و ڕووی جانانە ئەگری، مناڵە و بۆ گوڵ و ڕێحانە ئەگری. چرا ئیمشەوکەوا فرمێسکە ڕێژێ، ئەڵێ هەر بۆ منی پەروانە ئەگری. ئەکا شاباشی کێ دەریایی دیدەم، کە چەشنی گەوهەری یەکدانە ئەگری. چییە پیری دڵ ئیمشەو وەک عەرەق خۆر، لە کونجی تەکیە بۆ مەیخانە ئەگری. شەوێ بێ زولفی ئەو مەهپارە تا ڕۆژ، دڵم بۆ سینە چاکی شانە ئەگری. غەزاڵی من ئەگەر ساتێ نەبینێ، بیابان قوڕ ئەپێوێ لانە ئەگری. کەوان ئەبرۆ بە تیغی غەمزە تاکەی، لە جەرگم بێگونەه نیشانە ئەگری. لە بەزمێکە کە ساقی چاوی تۆ بێ، مەیەڕژێ دڵ ئەچێ پەیمانە ئەگری. بەیادی نەوبەهاری ڕووی تۆیە، کە چاوم هەوری زستانانە ئەگری. برا تا نەبیە تۆز و گەردی بەرپێی، بە زەحمەت چاکی ئەو دامانە ئەگری. لە دڵ تا گەنجی یادی کێیە بێخود، کە ئیمشەو نۆبەتی وێرانە ئەگری. ئازیزان و خۆشەویستانم سڵاوتان لێبێ. خۆشەویستانم، من یان مەحموودم، خۆشحاڵم کە لە وێزگەیەکی تری تەمان و لە وێزگەیەکی تری کارکردن لە خزمەت بینەرانی ئازیز و عاشقانی ئەدەبی کلاسیکی کوردیا بین. ئازیزانم، بۆ یەکەم بەرنامەی قەلەندەرخانە ئەمێ ئەوەتان پێ بڵێم لەگەڵ براو هاوکاری هونەرمەند کاک حەمید بانەیی ئەم بەرنامەی پێشکەشەکەین. خۆشحاڵم کە ئیتر لەمە دووە لە خزمەت ئێوەیە بین و سوپاس بۆ هاوکار و هاوپیشانەمان کە پێش ئێمە پێشکەشکار و بەڕێوەبەری قەلەندەرخانە بوون. ئازیزانم، بۆم بەرنامەیە مامۆستا ئەحمەد مستەفا، مامۆستای زانکۆ لەمان میوانە و بە هاوکاری برای هونەرمەند کاک خەلیل عەبدوڵڵا بەرنامەکە پێشکەشەکەین. لەگەڵمان بن، جارێکی تر خۆشحاڵم. مامۆستا گیان بەخێر بێت. سەرچاوەتی کاک خەلیل بەخێر بێت. کاک حەمیدیان بەر لێ من دەست پێ بکەم بە پرسیار، هیچ شتێکت هەیە بیڵێ لەسەر یەکەم بەرنامە؟ بێگومان خۆشحاڵیم کە ئەم بەرنامەیە پێشکەشەکەین و هیوادارین بتوانین لە ئاستی خۆشەویستی ئێوە و لە ئاستی خۆشەویستانی ئەدەب و شێعری کوردیا بین. مامۆستادانە لە جەناب تۆ دەست پێکەم ئەمەوێ ئەوە بزانم، یا بینەرانە یانوێ ئەوە بزانن کە ئایا بێخود سەر بەکەم بزوتنەوەی ئەدەبی کوردیە؟ سوپاسدانەکەم پیرۆزبایی ئەم ستافە تازەیەشتان لێکم. سەرەتا ئێمە ئەبێ ئەوە بزانین کە باز لە ئەدەبیات دەکەین دوو تەیاری معریفی گەورە هەیە. تەیاری یەکەم ئەو تەیارە نەریتگەریە گەراییەیە، بڵێن ئەو تەیارە مقەلیدەیە کە پێی وایە ئەدەب بە کۆمەڵی قۆناغا ڕۆشتووە، قۆناغی کلاسیکیە، قۆناغی ڕۆمانتیکیە، قۆناغی ڕیالیزمیە و هەتا هاتنی بەڵێ بوونێویەکان و مابعدە بوونێویەکان و ئەوانە. قۆناغی دووهەم کە من خۆم سەر بەم باڵێن بەم مەدرسەیەیانم عیبارەتە لەوەی کە تەسلیم بەم فکرێ نابێ. بۆچی؟ چونکە لە ناو شاعرێک، لە ناو دەقەکانی شاعرێکی باڵێن سەر بە مەدرسەی کلاسیکی دەقی ڕۆمانتیکی وەکو ئەوەی کە سەرنجی لە نێوان سۆفی و عارف و عاشقا، ینی هەر جاری وەکو یەکی کات دەرەکەوێت. بێگومان ئەوە بزەبت کە نوویستم ئەوە بڵم لەوەڵەوە، یعنی وەکووتم سەر بە ڕێچکەیەک نییە ئەمێ مۆزوعەکە. چونکە ئەگەر بۆ نمونە متەسەویفی مەحەز بێت کلاسیکە، تاوە ئەگەر بۆ نمونە عاشقی ڕوود بێت، ئێمە ئەتوانین تەبعیەتیکن بە ڕۆمانتیکیە، چونکە زاتیەتیایە زاڵە، خودتیایە زاڵە، بەڵام بێخود لە هەردوولایەنە. ئەبێ ئەگامان لەوە بێت. حاڵەتی شتری بازەکەم
شەو ئەزانی بۆچی هەر دەور و خولی ڕووی تۆ ئەدەم تا بزانی من کە پەروانەی چراتم ڕۆحەکەم بشمرم خاکم لە پاش 100 ساڵ ئەڵێ وەک سامی نوح ئەی مەسیحا چاوەڕێی یەک مەرحەباتم ڕۆحەکەم. تەماشای ئەم دیقەتە بە من هەمیشە مقارنەیەک ئەەکەم لە بینی خۆمان و ئەم جیلێ ئەوانە ئەزانی جیلێکی زۆر ئاگادار من زۆر مسەقەفون. تۆ تەسەور بکە نالی لە فترەیەکە ژیاوە نە ئینتەرنێت هەبوو نە تەلەڤیزۆن هەبوو نە ڕادیۆ هەبوو هیچ نەبوو زانی کەچی تۆرە ئەوەندەت سەقافەت هەبێ کە پیاوێک هەیە ڕەسامێکی گەورەیە لە ئێران ناوی مانیە وانە مانی نیەتی قووەتی تەسویری برۆی تۆ ئەم قەوسە بەدەستی متەنەفیز نەکشاوە متەنەفیز بەش بە شەرێکە هەناسا ئەوەی هەناسەبات توانای ئەوەی نییە ئەو قەوسەی برێت باش ئەمە سەقافەتە دە تۆ بزانە بێخود دەڵێت چی ئەڵێ بژمرم خاکم لە پاش 100 ساڵ ئەڵێ وەک سامی نوح ئەی مەسیحا چاوەڕێی یەک مەرحەباتم ڕۆحەکەم. یەکێک لە کتێبە کۆنەکان بە ناوی المستطرف من كل فن مستظرف أبي هشام دوو بەرگی گەورەیە یەکێکە لەو کتێبانەی کە قابلی ئەوە نیە طبع کرێتەوەنی حاشیە لەسەرم. ئەبی هیشی لەو کتێبە ئەڵێ قسەیەک هەیە کە مەسیح بیستومانەکە یحیی الموتى بإذن الله کە مردووی زیین کردوێتەوە یەکێ لەو کەسانی کە زیین کردوەوە سامی کوڕی نوح تۆم سەقافەتەکەت بێ خودێتی بژمرم خاکم لە پاش 100 ساڵ ئەڵێ وەک سامی نوح ئەم مردووە خاکەکەی هاوارەکەڵێت چی وەک سامی نوح ئەی مەسیحا چاوەڕێی یەک مەرحەباتم ڕۆحەکەم چاوەڕێم زیینم بکەیتەوە بە معشوقەکەی ئەڵێ وەک چۆن مەسیح سامی زیندوو کردەوە منی چاوەڕێی تۆم زیینم بکەیتەوە سەقافەتێکی سەریان هەبووە ڕاستە بەنی بە ئاگابوون لە زۆربەی بوارەکانە وەکو مێژوو وەکو زمانەکان وەکو نەری ڕەوان بێژی وەکو ئەم شتانێکە هەیە کاڵێ محەسەناتی بەدیعی و محەسەناتی لەفزی من حەزەکەم نیان خان شعرێ بخوێنێتەوە زۆر باشە بە چاوە بێخۆت وەسفی پەرێشانی خۆیەکە لە ئاوردانەوەی دڵبەر و دەفەرمێ لە دڵبەر گفتوگۆیەکم نەبیست ئەی سینە ئەفغانێ لە لێوی پێکەنینێکم نەدی ئەی دیدە گریانێ دەسم ناگاتە شوشەی گەردنی مینایی ئەی ساقی دەمەم ناگاتە چاوی ئەی عەرەق خۆرینە فنجانێ پەرێشانم لە ڕوویە و شۆخە لاچە ساتی ئەی پەرچەم دڵم بەینێکە زۆر تاریکە ئەی شەو ماهی تابانێ گەهێ زامداری تیغی ناز و غەمزەم چارێ ئەی جەڕاح گەهێ بیماری چاوم ئەی ڕئیسی سیحە دەرمانێ بەشەو شێواوی زوڵفی عنبەرم ئیمدادێ ئەی سونبول بەڕۆژ چەوتاوی باڵای دڵبەرم ئەی سەر و جەولانێ لە شەوقی ماهی ڕوویە و شۆخە توخوا پڕتەوێ ئەی ڕۆژ بە یادی چاکی سینەی ئەی سەحەر سادەی گریبانێ بە تەوهەد لەشکری غەم سا لە خۆڕۆیشتنێ ئەی دڵ بە تەوهەد لەشکری غەم سا لە خۆڕۆیشتنێ ئەی دڵ مناڵێ زۆرە شاری سینە
أي مجنون بياباني زليلم بقرد السم كوتوم سارحمي قردون فقيرم نامرادم بينوام أي منعم إحساني وكو بخد لمولا بقربو خد ريقي أي بي لمولاي خد ببيتوش تششني أو أي دست داماني دست خوش كاك خليل زور سباس من لك ملاحظة ببورا دكتور دانا وسعي يا وسعيتي شعر نووسین لای بێخۆت لەم شعرەیە لەوەیە دەرەکەوێت کە بۆ دڵپەرێشانی و دڵتەنگی خۆی ئەم شعرەی وتبێ لە کاتێکتا کە گوێگر یا خوێنەر ئەیبینێ یا ئەیبیستێەوە هەستەکە لە وەسفی دڵبەرا وتراوە. من بهینێکی ترم هەیە ملاحظەی کردم تەماشاکە ئێستا لێرە مصطلحاتی تصوفی تیا ئیمداد مصطلحی تصوفە ئەزانی بیرمان نەچێت کە سەقافەتێکی ئاینی هەبووە بێخۆت لە هەمان کاتە تەوزیفکردنی ئەو زاراوانە لە ناو شیعرا مەدلولی خۆی هەیە. یعنی هەمیشە یەکێ لە ناقیدە گەورەکان کە ئێستا من ئەتوانم بە ڕائیدی نەقدی تازەی دابرێم عەبدوڵڵا غوزامیە کە لەسەر بڵێن پاش بنیادگەریش دەنووسێ لەسەر نەقدی معرفی و سەقافیش دەنووسێ. یەکێ لەو شتانەی کە باسێکە یعنی هەمیشە تێکەڵبوونێک هەیە پێکداچوونێک هەیە لە نێوان تەسەوف و عیشقە چونکە قۆناغێ لە قۆناغەکانی تەسەوف عیبارەتە لە گەڕانی عاشق بە دوای معشوقە وەکو مەحوی لەبەرەوە تەماشاەکەی ئەمیش ئەچێتەوە سەر ئەو ڕێچکەیە ئەزانی ئەی لەمەوە ئێمە ئەتوانین بیبینەوە بۆ کلاسیکیت مع العلم يعني بياخد وەک خۆی کلاسیک نەبووە يعني ئەو قدرەتەی کە بەکاری هێناوە لە ناو دەقەکانیە هەموو دەقەکانی بێخود کلاسیک نییە. بەڵێ ئەمە وەکو مەفهوم یا وەکو چەمکی شعرەکانی بێخودە کە قسەی لێوەکەین بەڵام کە شعرەکانی بێخود ئەی خوێنیتەوە هەست بەوەکەی سەبچێکی تایبەتی هەیە لە نووسینی شعرە کە ئەم سەبکە لەوانەیە لای کەم شاعیرانی کورد هەبێ من وابزانم لەو جۆرە سەبکە بەس لای مەگەل لای سالمی صاحب قڕان کە سەبچێکی تایبەت و سەبچێکی قرسە وەکو سەبکی شعری بەڵێ بێگومان بۆچی ئەگەڕێتەوە ئەمە ئێمە شاعیرانی ئەو سەردەمەی ئێمە لە حجرە کتێبێکیان خوێنەوە ناوی گولستان بووە گولستانی شیرازی ئەم گولستانە هەندێک طبعا بەسەر هات و شعرە چیرۆک و شعرە سعدی شیرازی بڵێ لە بەیتەکانە جۆرە سەبکیشی تایە پێی ئێمە پێی ئەڵین و لە نەقدا پێ ئەڵێن سەبکی هندی ماڵە ئەم سەبکی هندیە ئەوە ئێستا قرار بوو کە بچمە سەر ئەوە شعرێکە جەناب بخوێنتەوە نقطەیەکی زۆر مهمی تیا و ئێستا لە ماباسێکین جۆرە قدرەتێک هەیە جۆرە توانایەک هەیە جۆرە وەستاییەک هەیە بە بۆچوونی من بێخود لە یەک بیتە ئەو لە یەک بیتە توانیوێتی وەکو تەوزیفی بکە نالی لە 12 بیتێکە 11 بیتێکە ئاوە ئەم تو قدرەتەمان هەیە کە لە شیرازیەوە ئیستینباتیان کردو هەڵیان ئێنجاوە ئەم سەبکە چۆنە طبعا هاتوتەنەوە بەلاغی عەرەبی شۆ ئەم سەبکە چۆنە دیقەت بە یەک تۆز وردەورد ئەڵێ ڕەنگی زەرد و سووری خەوف و خەجڵەتی ئاوی حەیای باش ئەمە شەتری یەکەمی بەیتەکە ئینالیە وا تکاو ئەرجوو دەکەن عەفوی بکە وەک عەبدی خۆی باشە ئەمە کەی خوێنی تۆ وازەحە ڕەنگی زەرد و سوور وانەی ئینسان کەی ڕەنگی زەردە بێ و کەی ڕەنگی سوورە بێ خەجڵەتی ئاوی حەیای وا تکاو ئەرجوو دەکەن عەفو بکە و ئینسان کە ڕووزەر بە فڵان کەس ڕووی زەرد بوو ئیتر تەواو ئەڵێ ئاوی حەیای تکاوە وانییە باش تاو هیچ معنایشکی هەڵناگرێ
تەماشای ئەو سەبکە بەهێزەکە لە ناویە. ئێستا ڕەنگی زەرد و سووری خەوف و خەجڵەتی ئاوی حەیای واتکا و ئەرجوو دەکەن عەفوی بکە عەبدی خۆی. ئەم وشەی تکایە وەرگرە و بیخە سەر نیوەدیێڕی پێشەوە. ڕەنگی زەرد و سووری خەوف و خەجڵەتی ئاوی حەیای واتکە کۆدەڵاوی حیتکەوە وەنیە ئەمانە بەیەکەوە ئەرجوو دەکەن عەفوی بکە وەک عەبدی خۆی کە خۆ عەفوی بکە. باشە دەبا ئەمە بخینە سەر دواوەم جارە. ڕەنگی زەرد و سووری خەوف و خەجڵەتی ئاوی حەیای ئەوە نیوەدیێڕی یەکەم تەواو. ئەمانە نییە بە یەکەم ڕەنگی زەرد و سوورە بێ واتکا و ئەرجوو دەکەن عەفوی بکەن سەری وشەی تکایە کە چۆن بەکارهێناوە. جارێ بەمعنای حەیاتکانە قەترە جارێ معنای بڵاڕانەوەی. ئەمە قودرەتە توانایە زین تەماشاکە بێخود لەو شعری کە جەناب بخوێنتەوە. غەزالی من بەڵێ من ویستم بێ بەسەر ئەوە پێ بۆ واتاکە بگەڕێتەوە بە دێڕی یەکەم. غەزالی من ئەگەر ساتێ نەبینێ بیابان قوڕە پێوێ لا نەئەگری. باش کاکە ئەمە غەزالێکی هەیە غەزالێکی هەیە باش ئەم غەزالە ئەڵێ ئەگەر ساتێ نەبینێ چی نەبینێ بیابان قوڕە. دوو معنە هەڵەگرێ. معنای یەکەم ئەوەیە کە ئەم بیابانە خینە سەر پێشەوە. غەزالی من ئەگەر ساتێ نەبینێ بیابان یعنی ئەگەر ساتێک ئەو بیابانە نەبینێ غەزالەکە ئەوە چیەکە قوڕە پێوێ غەزالەکە قوڕە پێوێ. دەبابی خینە سەر نوێڕیەوە. غەزالی من ئەگەر ساتێ نەبینێ ینی بیابان و لانە ئەو نەبینێت بیابان قوڕە پێوێ لانە. ئەم جارە غەزالەکە ناگری بیابانەکە توانایەکە لەبەرەوە قودرەتی هەندێکی بڵێم وەکوتم ئەمونالی لەم جۆرە سەبک و هۆرینەوەیە زۆر فەریدە زۆر بێوێنە. بەڵێ کاک حەمید ئەگەر شار حازرە بە گوێگران یا بینەران ببورن زۆر چاوەڕێ نەکەن و شارێکی تری بێخۆت پێشکەشکەین. بێقەدی و بایی تۆ سەروی ڕەوانم بۆ چییە؟ جەنەتی فیردەوس و عومری جاویدانم بۆ چییە؟ تام و ژە و ئەبرۆی جەوهەرداری تۆ بێ ئەسڵەحەم خەنجەری قەزبین و شمشێری دەبانم بۆ چییە؟ ڕۆژی وەسڵت هەر سبەینێیە کەوا پڕتەو نەدا من لە تاریکی شەوی هیجرە ژیانم بۆ چییە؟ سەیری تۆی گەر پێ نەکەم کوێر بم ئەگەر چاوم بوێ وەسفی تۆی گەر پێ نەکەم لاڵ بم زمانم بۆ چییە؟ تا بەهاری ڕووی گوڵڕەنگت بڕێژێ ڕەنگی حوسن سونبول و نەسرین و لالە و ئەرخەوانم بۆ چییە؟ بۆ قەدی هەر وەک عەسایە غەیری قومری مەشرەبان هیچ کەسێ نازانێ ئاهی ناتەوانم بۆ چییە؟ جێگەگازی من هەتا ئەو ڕوومەت و ئەو لێوە بێ سێوی سەردەشت و هەناری شارەبانم بۆ چییە؟ تۆ کە چاوت پێم بڵێ دەرسی زوبانی ئەجنەبی وەک مفەتیش بەک ئیتر من تەرجومانم بۆ چییە؟ یار کە فەرمووی بێرە باغی ڕوومەوە بۆ گوڵچنین بێخود ئیتر ئیزن و پرسی باخەوانم بۆ چییە؟ دەستخۆش بەخێر بێتەوە. یەکێکە لە ئەم قەسیدەیە یەکێکە لەوانەیە کە عورفی کلاسیکی پێوە دیارە. عورفی کلاسیکی چییە؟ بۆ ئەوەی کە توانای شاعیر لە ڕوخساری شیعریە دەربکەوێ ئەبێ قەسیدەی وای هەبێ کە بە ئیستیفهام کۆتایی بێ بە پرسیار کۆتایی بێ. مەحوی سەرکە جۆشێکم نەبوو من زرکە تاڵم بۆ چییە؟ دڵکە جۆشێکی نەبوو شیشەی بەتاڵم بۆ چییە؟ دەرخود دەرد و داخێکی دەرونی گەر هەبێ بە ڕەنگ و ڕوو سیس و مغەبەر بێ کەماڵم بوو جەماڵم بۆ چییە؟ ئەمە ئەو عورفەیە یەکێکە لەو شتانەی کە بێخود کاریگەر بووە بە شاعیرانی کلاسیکی تایە.
بێخوتایە کاریگەر بووە بە شاعرانی کلاسیکی لە بەیتێکی کا ئەڵێ گەر دەپرسن چۆنە بێخۆت دڕکوداڵی دەشتی عشق دوور لە ئێوە پێی دڵیشی دەرزی ئاژن کردووە ئەزەی ئەمەیەکێکی ترە لەو عورفە کلاسیشانی کە بێخوتەتی لە نیهایەتی قەسیدەکانە ئاچێتەوە سەرناوی خۆی کاتی خۆی بیرمان نەچێ لەبەرەوەی کە با بڵێت موئەسەساتی تەبع و نەشر نەبووە تەنها ئەو دەقانەی کە هەبوون لە ڕێی لەبەرکردن و چەند نوسخەیەکی کەمەوە ماونەتەوە ڕەنگە نوسخەی شاعر خۆی بێت تەنها لەبەرەوە شاعر هاتووە بۆ ئەوەی کە ئەم قەسیدانەی نەبرێ لە کۆتایی هەموو قەسیدەیەەکە ناوی خۆی بەڵێ ناوی خۆی داناوە قەسیدەکە هەر چۆنێک بوو بێ ینی مەسە ئێستا نالی قەسیدەی هەیە وەصفی کەرەکە هەیکەرێکم بوو وەنیە ئاسی نەپان و موچە کورتوشانە بەرزوویێ درێژ لە ئەخیرە ئەڵێ هەندەم پێ خۆش بوو بە زمانی حاڵی ئەیوت نالیە هەردوو حیوانین ئەتۆ گوێ کورت و ئەمیش گوێ درێژ ئەزانی ینی پەس نەکە وەصفەکە وەصفێکی هینیش نەبوو بە بڵێن مستەساغیش نەبوو لە ڕووی ئیجتیماعیەوە بەڵام هاتوون ئەمەی کردووە شاعیر ئەمەی کردووە بۆ ئەوەی کە قەسیدەکەی نەفەوتێ بە جۆرە لە جۆرەکان نەفەوتێ. سوپاس دکتۆر دانا بۆ ئەمەدەبوونت کاک حەمید ئەڵێم بە هاوکاری کاک خەلیل ئێمەش بکەین بە کۆتا شعری بەرنامە ڕەنگە کاتمان هەر ئەوەندە بێ کە ئێمە ئەو قەسیدە بەناوبانگ و دڵگیرەی بێخۆت کاڵێ لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من یەکمان ئەم قەسیدەیە ئەتوانم باسی ئەوە بکەم حەزەکەم ئەگەر بە کورتی قسەیەک لەسەر ئەو قەسیدەیە یەک کەلیمەی لەسەرێک لەسەردامە ختنیە جوانترین صفەتی بێخود ئەوەیە جوانترین شت لەنێو قەسیدەی بێخودە ئەوەیە کە پەنجەیەشی وەرگرتو کردوتیوە بە شەرێ کە دڵی وەرگرتو کردوتیوە بە شەرێک و قسەی لەگەڵاکە ونی ئەکایی هێنێتەوە ئەزانی باشە دڵ چۆن ئەڕوا و ئەتۆرێ پێی هەیە نا تەشبیه کردووە بە شەر ئەو بە ئینسانکردنەی کە کردوێتی بۆ هەموو عەزای جسمی بەشەر زۆر غەریبە. بەڵێ سوپاس مامۆستادانە هاوڕێیان و ئازیزان سوپاس بۆ هاوڕێیتان تا کۆتایی بەرنامە سوپاس بۆ ئامادەبوونی مامۆستادان ئەحمەد مستەفا مامۆستای زانکۆ سوپاس بۆ هاوکاری هونەرمەند خەلیل عەبدوڵڵا و ئێمە لە یەکەم وەرزی نوێ یەکەم ئەڵقەی بەرنامەی قەڵەندەرخانە بە هاوکاری برای هونەرمەندم کاک حەمید بانەی ئەم ئەڵقەیەمان پێشکەشکردن بۆ قەسیدە بەناوبانگ و دڵگیرەی بێخود دێینە کۆتایی بەرنامەکە هەر خۆش بن. لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەند دەگەڕێم بێ سەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من ئەو هەمدەمی خەم خوار و نەدیمی منە یاڕەب ئەو مەحرەمی ئەسرار و قەدیمی منە یاڕەب ئەو گەوهەری شەهوار و یەتیمی منە یاڕەب کەوتۆتە چ بەحرێکەوە خنکاوە دڵی من مەجنونی دووکەی سووی چ لەیلایەکە ئاخۆ مەجنونی دووگی سووی چ لەیلایەکە ئاخۆ یا وامقی جادووی چ عەزرایەکە ئاخۆ دێوانەی ئاهووی چ سەحرایەکە ئاخۆ کەم چیهرە پەریدیوە کە ترساوە دڵی من ئەتلێتەوە گاهێ بە خەیاڵی خەت و خاڵی ئەخولێتەوە گاهێ بە چرای شەوقی جەماڵی نازانی ئەگەر چۆنە بەدەست دەردەوە حاڵی وەک پوش و پەڵاشێکە بەدەمباوە دڵی من لەو چۆڵ و بیابانە ئەبێ یاوەری کێبێ یا بەو کەژ و کێوانەوە سەودا سەری کێبێ
یا لەت و ئەفگاری موژەی خەنجەری کێبێ چۆن ماوە لەسەد لاوە کە کوژراوە دڵی من. بۆچی نەڕژێ سەیلی سروشکم وەکو باران، بۆچی وەکو یعقوب نەبمە شۆهرەی شاران. لەو یوسفە پرسیومە لە بێگانە و یاران، هەرگیز نییە سۆراخی لە هیچ لاوە